سڵاوتان لێبێت هاتوومەتە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بە دوواداچوون لەسەر چەند ڕووداوێکی نەخوازراو دەکەم کە ڕوبەڕووی گەشتیارانی هەرێمی کوردستان بۆتەوە لەم دەواازەیە لەگەڵ گەشتیاران گفتوگۆ دەکەم بزانم چۆن لە کۆماری ئیسلامی ئێران مامەڵەیان لەگەڵدا دەکرێت هێزەکانی ئەمنی پۆلیس هاوڵاتیان کارمەندانی تەندروستی لانە باش و خراپەکانی گەشتکردنیان بۆ ئێران بە چ شێوەیە؟ خەڵکی ما بەسیار زۆر بچێتە ئێران خی ئێستا ناڕۆ بەس پێشە زۆر دەڕۆیشت پێشت دەڕۆی بەڵێ بۆ ئێستا ناڕۆ بەڵای ئێستا ڕاژیراوە نازانێران ڕایگرتووە چیە دەڕۆیە نەڕۆ دەڕوا بەس کەم بووە ئابەز کەم دەڕوا ئێستا بڵێن جاران 20 دەڕۆی ئەوڕۆ ئێستا دەقل دەڕوا چەند پارەیان دەچێت بەخوا دەڵێن ئەم من معلومات تواوامێنێ با 250 دلار 250 دلار حەقی چێ 250 ئەوە لە کۆمپانیا لێوە دەگرێت لە ئێران کۆمپانیا بەڵێ بیمە یا چۆیە بیمێ هاتچۆ ئەدی پارەی بنزین چێت لەو دیژێگە هاتنەوە پارەی بەنزینیان لێ دەستێنن لەسەر ڕێگاکان دەڵێن هەر بزان وەڵا یەکسەر دەڵێن لادە و شتێکیان لێ وەردەگرن شتێکی دیکەش هەیە بەس بزان عێراقی ئەگەر لە ئێرانی بۆوان بە ملیۆنێک تومەنی بووی بۆ عێراقی ڕێک 2 ملیۆن تومەنە زۆر وعزەکانی استیقلال کردووە استیقلال زۆر هەیە تایبەت لە بۆوانەی گەشتیارانی عێراقی دەسم بۆ ئێرانی بوون لەوێ شتێکی بەسی دەکری بە ملیۆنێکە بۆ عێراقی 2 ملیۆن 3 ملیۆنە هەدەست بە ئاشکرا دیارانی دەستی فاسە چی دەکەی بۆ من 2019 چوومە ئێرانێ فاسێک لە بۆوان بە 100,000 تومەنی بوو بۆ من بە 2 ملیۆن و 500,000 بوو بە خاتران هاتا بۆیان هینامە 2 ملیۆن و 200,000 باشە ئێستا دەڵێن خەڵکی ئێرانی زیاتر دێتە کوردستان نەک خەڵکی مە بچێتە بە دڵنیاییەوەیە هەموو بۆ کارێ دێ ڕۆژانە چەند کەس دێ بەڕێی تو وەڵان لێرە لەو بەس بەخوای زیاتریش دێ هەمووش بۆ ئیشی هەموو بۆ ئارە وڵای هەمووی بۆ ئیشکاری دێنا ئێستا ئیشکاریان لێرە نێش باشە چ ئیش دەکەنەوەوانە کرێکارن مهندسن بەخوا هەیە مهندسە هەیە کرێکارە هەیە لە زۆری کرێکارە هەمووی کرێکارە بە زۆری ئێستا زۆربەی ئەو خەڵکی کاتچۆ دەکە خەڵکی هەمووی بەڵێ ئارە وڵا پارەش نادەن لێرە هیچ خەڵکی مەکە دەچنە ئێران چ لۆ دەجێڕنەوە وەڵای من خۆم چووم لە بۆ خانی چووم بەس بەڵاتێکە بزان عێراقی پولێک دووقات لێ وەردەگرن یەکسەر ئارێ وڵای یەکسەر لەنگە و پولتانێ وەزعدان باشە ئەبەونێ هەر پێڵش لێ دەکەن فێڵ لێ ئەرێ وڵا بۆ وایە بەس دەکە خەڵکی عێراقی ئەرێ وڵا بە دەگە خەڵکی عێراق تو چیرۆکات پێ دەچی لە مێژە لێرە والله ئەمە تقریبان لە 2013 لەو خەتەیمە 2013 2013 لەو خەتەیش دەکەم ئەرێ وڵا کەسە بۆ چوو بێتە ئێران ئەمن بەخۆم چوومە ئێرانێ لە ئەمن چوومە ئێرانێ لە دیوی ئێرانێ لە ناو ئێرانە بازگەی ئێرانێ موبایلەکەی لێ وەرگرتم موبایلەکەی لێ وەرگرتم موبایلەکەی بردە ژۆرێ 20 دقەی موبایلەکەی بردە ژۆرێ باشە ڕامزەکەی بامان کرد موبایلەکەی بردە ژۆرێ قسەی گاسی میگوتی ئاچان ئەحمەدە گوتم بەرێ ئەمنی بردە ژۆرێ کابرا هات کورد بۆ ئەمنی بردە ژۆرێ باشە ئەمەی برد لە ئۆفیسەکەی خۆی لەکن زاڵێ 2 زابتیان 3 نەزمیان لە سەمەلی بوو گوتیا من کاکە تو قسەی ڕاست بکەمە ئیشمان بە تو هەندێک نهێنیە حەزین لێ قسەکان بەڕاستیمە بێ نەخۆت ئەزێدە نامەش ئەزێدە من کاکە نهێنەکە چییە مشکلەکەم چییە ئەمن گوتیا من ئەتو پارتیان یەشێت یەکەم تشتە میش گوتم خەرج کوردستانم چپێنی پارتیەشێتی هەیە ئەوە ئەم کابراکەم میوام دێم سەفەرەش ئیرانێکە گوتیا من لۆ تو دێ ئێرانی ڕسمێ جەنابی سەرۆکت ڕسمێ سەرۆکی خۆت پێیە لۆ پەرچەمی کوردستان هێنایتە ئێرانی مش گوتم ئەم وڵاتی خۆیتم سەرۆکی خۆیتم چ پەیوەندی بە تو هەیە خۆ من نهاتمە لە ئێران دوای چیان کرد هێنە گوتیا من دەبی ئەوش هەرمووی ڕەشکەی مش گوتمە من ڕەش ناکەمەوە گە زۆر پێت ناخۆشە دەگەڕێم و عێراق فەرق هەیە لە نێوان خەڵکی ئێمە و خەڵکی ئێرانی بۆ چارەسەر وەرگرت لەوێن دەرێ تەمەنە فەرقەکان هەیە لەگەری ئیمە دکتۆری پارەی زیاتر ئیمە سێقات چارقات پارەی دەمە زیاتر وەردەگرێت لۆ لەبەر بۆی ئەمە عێراقینە چی عێراق وەڵڵای لەناوێنرا نەخۆش هەر نەخۆشە بەخوای فەرقی هەیە فەرقی ئارێ وەڵڵا یانێگە بزانی خەڵکی بێگانەی پارەی زیاترە زۆر دڕۆی بە قورآن هەر بچیت دە 15 ملیۆن 20 ملیۆن دەسیدن دەڕوە ئارێ وەڵڵا هەمووی دەستە ئێرە هەموو دەستێ دەستە جیرفان ئارێ وەڵڵا ئەدی ئەوان چمان ودەینە وەڵڵا هیچ باد ودەین چمان هەیە ئەوان ژدێن لێرە کرێکاری دەکەن پارەکەی دەبێت ئارێ وەڵڵا
لە ئێران بووی بەر لە ئێران بوو چۆن بوو سەفرت کرد وەڵاهی بۆ نەخۆشی چوم سەلامەتی لەگەڵ کوڕەکەمە چوو ئەی بۆ نەخۆشی پارە زۆر وەردەگیرێ کەم وەردەگیرێ بۆ نەخۆشی ئێستا وای هاتووە ئەگەر چەکن ناسی لەوێ دەتفرۆشن دەتفرۆشن هەر بە خوددا ئەوە دێ لەگەڵت دەسێ دەبم دکتۆر دەچێت لەگەڵ هێچکە اتفاق دەکەن لەگەڵوی ئەوە کۆبڕێ ئاوا لێ دەکەن دەست پێ دەکات دەست بە ڕزارێ وەڵا لە چ شارێکەوە زیاد وەڵای زۆرتر لە ڕزایە لە ڕزایی ئەرێ وەڵا ئەوە حالەتت بەسەر هاتووە بە خۆت ئەمن ناوەڕا من لەبەرە خزم کەسم بێ لێ ئەمن باشە بەس خەڵک زۆر باس دەکات یعنی دەی خەڵکی ئێمە وریابی ئەگەر ئەرێ وەڵا ئەرێ وەڵا کەس دەبێ وریابی هەروە بەس بزان کوردی عێراقی ئەوە فەرقی یەکجار زۆرە هەڵچێن دەرێ سەردەشت سەردەشت هاتووی بۆ کار بەڵێ لە کوردستان کار دەکەیت بەڵێ لە کوردستان کارێک دەکەیت وەڵای ئینژێنیرم لە نیروگا کارەکەم یعنی لە مێژە تۆ لە کوردستان تقریبان ئەوە دووەم جارمە دێم ڕێو شوێنەکانی پێشوازیکردن زۆر عالیە بازگەکان زۆر خۆشە ڕێستان لێدەگیرێ ئەرێوەڵا زۆر ڕێستان لێدەگیر زۆر زۆر ئەرێوەڵا کوردستان بۆیەوە گرینگە ئەرێوەڵا چەند دەبی لە کوردستانی تقریبان جاری پێشووی 2 مانگ لەوێ بووم ئەم جاریشیان 2 مانگ دەچم بوو کوردستان ڕاتبوو موچەت باشە ئەرێوەڵا زۆر بە بەراورد لەگەڵ ئێران پارە لە ئێران بەو شێوەی نییە تقریبان ئەرێوەڵا بۆ شێوە نییە خەڵکێکی زۆر چاوی لەوەی بێتە کوردستان کار بکە بەڵێ زۆر حەز دەکەن ئەرێوەڵا زۆر حەز دەکەن ئەوڕۆ لە ئێران بووی پیرە شار بوو لە پیران شار بوو سپێدە بوو بۆ نەخۆشیت وەڵا نەخۆشی خێزانم ماوە نەخۆش بوو ئەندە پارە متپانقە دەها بووم بۆ ئینە دەرێ و چوون ئاسفەهانی ئەژی هەڵم چمەوە ڕێگات چۆن بوو وەڵا ڕێکە خوشە پارەی دکتۆرەکان زۆرە کەمە وەڵا من نەچوومە دکتۆرە نەزانم بەس پارەت تەحویل کرد من پارە تەحویل کرا سەیتەرەکان بە ڕێزەوە وەڵای سەیتەرەکان ماچوومە پیرۆنچێکی سەیتەرە نەبووە هاتی کوردستان تۆ بۆچی هاتوو وەڵا تازیە مەرەندەسم تازیە سەردانی ینی هاتووشەوەکی بەردەوامت هەیە تو بەخوای دەردەسمانەوەڵە ینی هەر جارێک بۆ ڕێکەوی دەیتە کوردستان دێمەرە وەڵای خەڵکێن دەرێ بۆ خۆ پیران شارم تعاملی ئەو دەواازەیە چۆنە زۆر خۆشە زۆر خۆش ڕێو شوێنەکان لە دەواازەی نێودوڵەتی حاجی ئۆمەران وەک دەبینرێ زۆر بەڕێک و پێکی بەڕێوە دەچێت ینی هەر کەسێک کە لەو دەواازەوە داخلی هەرێمی کوردستان دەبێت وەکو دەبینم ینی زۆر بە شێوەیەکی سیستەمی خەڵکەکە پێشوازی لێ دەکرێت بەڵام ئەوەندەی من تێبینیم کردبی وەکو کارمەندانیش باسییان لێوە کرد ماوەیەکە ئەوەندەی خەڵکی ئێران کرێکاری ئێران گەشتیاری ئێران کاسبکاری ئێران سەردانی هەرێمی کوردستان دەکات ڕێژەی چوونی گەشتیارانی هەرێمی کوردستان بۆ کۆماری ئیسلامی ئێران کەمتر بۆتەوە هۆکارەکان چییە؟ هەوڵ دەدەم بزانم هۆکارەکان چ بێ بەڵام پێدەچێ خەڵک زێدەتر ئێستا متمانەی بە نەخۆشخانەکانی کوردستان هەبێ متمانەی بە چارەسەری هەرێمی کوردستان هەبێ ئێستا گەیشتێچی مەرێ بۆ چوو بووی؟ وڵا بۆ نەخۆشی شتوالە بۆ عیلاج چوو باشە پارەکە چۆن بوو زۆریان وەرگرت کەمیان وەرگرت وەڵاهی لە نایە پارە شتوالە پارەی زۆر وەردەگرن لە عێراقیان مەسەلەن دکتۆر لەوێن دەرێ لەوان لە عیادەکە مەسەلەن 135,000 تومانە لەوە نەفەرەکی لۆ عێراقیان 5 بەرامبەری وەردەگرن یەکسەر زیاد دەست پێشت دەرێ دکتۆرەکە دەری لە عێراقیان ئەو حالێ و زیاد جوە دەگەم منە دونیا لە عیادەکی لەوێن دەرێ کردمە هەراج دەگە دکتۆرەکە گوتم چمانایە لۆ ئێرانی دێنە ئەو دیوی لە کنەمە هیچ مشکلە و شتیوالەی نییە هەرچ بیر و عێراقیان و ئێرانیانش هەروچی ئەوەیە گوتی وەڵا لە کنەمە ئەو حالێ و قانونە و چۆنە بە سیارەی خۆم نەچوو وەڵی بە سیارێ خۆم لەبەرەوەی نەچووم چەند سارە هاتوو ئێرانی دەکەم حەز دەکەم بە سیارێ چم بەس پولێکی یەکزار زیاد لێوە دەگەم پارەی زۆر لێوە دەگەن کە دەشبینە تاولێ ڕقم هەولێر و عێراقیە لە زۆر جادەکان ڕادەگرن و پارە لێوەردەگرن ینی بزانن ڕقمی هەولێر و کوردستانە پارە لێوەردەگرن هەر لە بەش سیارەی لەبەرەوەی ناوە لە سیارەی نابێت هەر بە تەکسێکی بچی باشترە هاتووم
چیرۆکێک و بەسەرهاتی گەشتیارێکی خەڵکی کوردستان و هەولێر بۆتان باز بکەم کە لە زاری خۆیەوە باس لە کێشەیەکی گەورە دەکا و بزانین ئەو کێشەیە چۆن چارەسەر کراوە هەوڵەکان بۆ چارەسەری بە چ شێوەیەک دەبێت. کاکار تۆ سەردانی ئێران کرد لەگەڵ خزمێکی خۆت چیرۆکەکە چۆن؟ ئەمە سەرەتاکە ڕۆشتین لە باشماخەوە سواری تەکسی بووین لە باشماخەوە ڕۆشتین کە سواری تەکسیەکەم و لە تەکسیەکەم ڕایدی ئەمە فرۆشای نەمازانی ئەوانە چێنە و ئەمەیاندا دەست مەجموعە تەکسێشکە بە ناوی ئەوەی کە سیارەکەی تێکسووە لە ڕزای ئەمەدای تەکسی دووەم کە ئەمەدای تەکسی دووەمیدی ڕۆشتین لە بۆ شاری ماکو لە ناکاو لە ناو جادەی لای دەسەر جادەش خۆڵ و گوتمانستەکەی گوتی ئێستا دەچی نانی دەخۆن گوتمان ناخواردن لێرە نیە ئیدی ئەو قسانەی کردو ئەمە زانیمان شتەکەیە سێ کەس لە عەردی پاریاندا بۆ یەکسەر خۆیان بە سیارەکەی دادا کە هاتی نەخوارەیە کە چەند سیلاعی ڕادشە گوتی عەرەکەی زیرەکان نەکەی دەتان کوژین ئەمە بەس پارەمان دەوێت بە پارەی خۆتان ئەنگۆ خۆتان ئازاد دەکەن کە پارەکە کە ئەوە جانتاکانمان لەکەم بوو تەکسەکە هاتە خوارە جانتاکانی فرەدا و ئەمنی زنجیر کردو لەگەڕەوە ئیدیڕان شیان لۆ سەر شاخی بێزگە لە زانتای خۆمان زانتای خۆشیان پێگەن لە ڕزایی کە سواری تەکسی دووەم بووین ئەوە لە ماکوویە ینی شوێنشت کێ بەڵێ ئەمەیان بردە بەرزاییە ئەمەیان بردە ناو چیا و ئەوانە بووانی منتیقەت شاخایی بوو ماکوو بوو لە منتیقەی شووت لێش بەسەر شاخیان یەخستنیدی لێیان داینی و ئەو ڤیددیوانیان لە بۆ مارە دەناردی و پارەی بنێرن و دەدەقە جارێک تەلەفۆنیان لە بۆ مارە دەکرد لە ژێر تازیبدا بوو تقریبان 5 ڕۆژ چەند کەس بوونەوە ئەوان 3 کەس بوون هەموو ئەوانەیە وشیان کرد 3 کەس بوون بەس کە سیارەکەی ئەمە هینە ئەویش دەستیە بوو لە گەریان عنی 4 کەس بەس ئەو نەهات لە گەرمە 4 کەس ئەو کاری کرد بەڵێ هەست دەکرد یەکەم کاریان بێیان ئەوە یەکەم کاریان نییە چکە خواردنیان غەزم بوو لە سەرچیای و بێزگەلەوەی بەتانی شتیشانە بوو لە ژێر ئەشکەفتی شارد بۆ لای لەون شتیشی لێبوو ئیش یەکەم زاریانە تا لە نەفەری دیکەشیاندا بوو ئەوێن دەرجێگای خوێن و شتەم و مابوو بەڵێ چەند دەبی ئازاد بووی؟ 1 مانگە بەڵێ باوکی ئاکار ئەو ڤیددیویانت بۆ دەهات ڕۆژانە هەردە دەقەت چارێکێک جارێک تەلەفۆنیانە بۆ دەکردم بە تعزیب لێران لیانیان دەرا قسەیان بە ئاکار و بە ڕەوای دەکرد بە زووترین کات پارەمان و بنێرە کاکە کوو بنێرم ڕقم باقەشیان دەنات مەکتەبی سلێمانی بڕۆ لەو جێی دەچوین دەیانگۆ کاکەمە ناتوانین بۆ مەکتەبی سلێمانی بۆ هەولێر نەبوو هەمووی سلێمانیان دەنات هەمووی سلێمانی هەر لە باشماخەوەش ڕۆیشت باشماخدا ڕۆشتم بەڵێ لە هاتنەوە 5-6 ڕسمی مەکتەبەکانم پێەیە هەمووی ڕقەمی سلێمانیە هەمووی ڕقم لە لاتێ بۆ هاتنەوە لە حەجۆمەران هاتەوە لە بۆ هاتنەوە لە حەجۆمەران بە منیان دەگۆ 20 دقەت تەلەفۆنەکە دەیانگۆ بڕۆ باشماخ وەریگرە 20 دقەش کە پێ تەلەفۆنەکەت بڕۆ حەجۆمەرانی حتا گەشتە حەجۆمەرانی لە حەجۆمەرانی برادرش ئاسایش تەلەفۆنیۆ کردم گوتی کاکە کوڕەکە دوا لای منە گەشتە حەجۆمەرانی چۆن ئازادیان کرد لەبەر چه ئازادیان کرد؟ پارەکەمان ناردوو چەندیان داوە ئەوە جاداوای 2 دەفتەریان کرد بە دەفتەرە و دەوەڕەخەی ڕازی بوون بە دەفتەرە کودا ئاسان هاتنە خوارەوە ئەوە جادایان گۆ 2 دەفتەر مەژە تا جێگاکەەوەکەمان دیار کرد هاتنە دەفتەرە کودەش دەفتەرە کودەمان لۆ نادن ئاخی جار لە بۆ ئەوچی تورکیای بوو نازم حسابی نامۆبایلی لەو شتانە تێناگەم هەموو بەڵگەنامەکان لەلای هەموم لە نامۆبایلی بەڵێ تۆ مامی ئاکاری ینی پاشەوەی ئەو ڕووداوە دروست بوو پارە نارد ئاکار ئازاد بوو لەگەڵ خزمەکەی چیتان کرد بۆ چارەسەر بەرپرسان لێرە لە ئێران هیچ شتێکتان کرد؟ کا کامەران تەلەفۆنێکمان لۆ هات لە پەیوەندەکانی دەرەوە خۆیان تەلەفۆنیان لۆمە کرد نەک ئەمە تەلەفۆن لەوام پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم بڵێ تەلەفۆنێکیان کرد گوتیان ئەمە پەیوەندەکانی هەرێمین بینی ئێران و ئێرە گوتی دەمانەوێت بتان بینی وتمان باشە ئەمە شەستان ڤیددیۆ و مستم سەکاتەکانمان هەموو گەیاندە پەیوەندەکان و
پەیوەندەکانی هەرێمیش تەسمیلی وانی کرد. دواتر پێم وایە یعنی ئەوەندەی من لەسەر هێڵ بم و ئاگاداری ئەو کەیسانەی ئێوە بم و چەند کەیسێکی دیکەیە تاوانباران گیراون وە سەر کنسوڵی ئێران باسی. بەڵێ بەڵێ بە هیمەتی وان و بە هیمەتی فەرمانگەی پەیوەندیەکان حکوومەتی هەرێم توانیان چەند کەسێک لەو تاوانبارانە دەستگیر بکرێتن. بەڵام ئەمە دەمانەوێتن کە ئەو شخصانە کە دەستگیر کران دەمانێت وێنەیان ببینین بزانین ئایا ئەو کەسانە هەون کە ئەو کاریان کردووە نەوەکو کەسێکی بینن لە بەڕێ بڵێن ئەوە هەوە قەنەعەت بەمە بکەن. باش بۆ سکاڵا ناکەن ینی بۆ نیاستانی بچنە ئێران سکاڵە تۆمار بکەن نە ئەمە ئەو وەزعی ئەو برازایمان دیت بە هیچ نەوعاکی ئەمە ئامادەنی نەبچینەوە ئیران یعنی ترس دروست بوو. بەڵێ بەڵێ نەک لە لای ئێمە لە لای خەڵکەکی گەلەگەلە زۆر کە بەتەما بۆ سەفەر بکاتن سەفەرەکەی ئیلغا کردێتەوە ناڕواتن ترساون. یعنی ئەو کەیسە بۆ حکوومەتی ئێران بەجێ لە حکوومەتی ئێرانمان بەجێشتێ بە یارمەتی حکوومەتی هەرێم کە بتوانین بزانین چیمان بۆ دەکات. ئەو کێشەیەمان گەیاندا کۆنسڵخانەی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر ئێستاش سەرکۆنسڵی کۆماری ئیسلامی ئێران بەڕێز نەسڕۆڵا لەگەڵمانە. جەنابی سەرکۆنسڵ سپاس بۆ ئەو دەرفەتەکە پێداین بەشێک لە گەشتیارانی هەرێمی کوردستان کە سەردانی کۆماری ئیسلامی ئێران دەکەن بە مەبەستی چارەسەر و بۆ گەشتکردن ژمارەیەکیان ڕفێنراون ئەشکەنجە دراون لە بەرامبەر بڕێک پارە ئازاد کراون. ئێوە وەکو سەرکۆنسڵ کە لە هەولێرن چەندە ئاگاداری ئەو دۆخە؟ من تشکر میکنم از باسی ئێوە و هاوکارانتان دەکەم کە بۆ ئەم مەبەستە خەریکی بەدواداچوونن. کۆماری ئیسلامی ئێران ڕۆژانە خانەخوێی هەزاران گەشتیاری هەرێمی کوردستان و عراقە. ئەوەی کە دەڵێن کەسانێک تووشی ئەم ڕووداوە بوونە تەنیا یەک جارم کێشەیە هاتووەتە پێش. دوای ئەوەی ئێمە لەم ڕووداوە ئاگادار بووینەوە داوامان کرد لە پەیوەندیەکانی دەرەوە کە پەیوەندیمان پێوە بکەن. بە خۆشحاڵیەوە هاتن و ئێمەش بابەتەکەمان بۆ لایەنە پەیوەندیدارەکانی کۆماری ئیسلامی گواستەوە و ئەوانەی تووشی ڕووداوەکەش بوون لەوێ بەرپرسانیان ئاگادار کردبووەوە. بە خۆشحاڵیەوە هەفتەی ڕابردوو هێزی ئینتیزامی دوو کەس لە تاوانبارانی دەستگیر کرد. بە دوای کاروبارەکاندا چوین و بەشی پەیوەندیە گشتیەکانی سوپای پاسدارانی ژڕای گەیاند سەردەستەی باندەکە دەستگیر کراون و دەدرێنە بەشی دادوەری. ئەم ڕووداوە بۆ ئێمە ڕووداوێکی ناخۆش بوو. ئاسایشی گەشتیاران بۆ ئێمە زۆر گرنگە. تەنانەت ڕووداوێکی لەم جۆرە بۆ ئێمە زۆر ناخۆشە. بە خۆشحاڵیەوە لایەنە ئەمنی و هەواڵگریەکان لە کاتی خۆیدا بە دوای ڕووداوەکەدا چوون و توانیان بە ئاکامێکی باش بگەن. ئێمە ئەمڕۆ دەتوانین بەو کەسانەی تووشی ئەم ڕووداوە بوونە بڵێن بڕۆن لە ڕێگەی بەرپرسانی دادوەری بە دوای کارەکاندادا بچن. زۆر باشە. چ دڵنیایی بە خەڵکی کوردستان و عێراق دەدەن لەوەی کە سەردانی ئێرانیان کرد سەلامت بن و لە بەرامبەریشدا ئەو کاتێک کە تووشی ڕووداوێک بن چی بکەن باشە؟ خب پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی و هەرێمی کوردستان بە تایبەت لە نێوان خەڵکی ئەمەدا پەیوەندیەکی زۆر مێژووی و دیێرینە. ئێمە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بەربڵاومان هەیە. ڕۆژانە هەروەک گوتم هەزاران کاس لە هەرێمی کوردستان و شوێنە جیاجیەکانی عێراقەوە بە ناوی جۆرا و جۆری گەشتیاری سەلامەت، گەشتیاری سیاحەتی و گەشتیاری زیارەتی سەردانی کۆماری ئیسلامی دەکەن و بە خۆشحاڵیەوە هەمویان بە سەلامەتی دەڕۆن و دەگەڕێنەوە. بۆ نمونە ئەوانەی ئەم تاوانیان ئەنجامدا بوو ژمارە حسابێکیان لە تورکیا بە کەسوکاری گیراوەکان دابوو. ئەگەر گیراوەکان زووتر ئەم ژمارە حسابیان دابایە لایەنە پەیوەندی دارودام و دەستگا زانیاریەکانی ئێمە ڕەنگە ئەم کەسانە زووتر گیرابان. بەڵام ئەوان کەمتەرخەم بوون و ئەم کەمتەرخەمێش بووە بەهۆیەوەی کاتەکە کەمی درێژ بێتەوە. دیارە کارەکە زۆر درێژێ نەکێشا و توانیمان لە ماوەی 2-3 هەفتەدا بە ئەنجام بگەین. بە خۆشحاڵیەوە ئێمە ئێستا دەتوانین بڵێن باندەکە دەستگیر کراون و پشت بەخوا بە سزای کارەکانی خۆیان دەگەن. باشە. دوا پرسیارم ئەوە دەبێ خەڵکێکی زۆر بۆ نەخۆش دەچێتە ئێران بەڵام گلەیی ئەوە دەکەن هاوڵاتێن دەڵێ پولێکی زۆر وەردەگرن پارەیەکی زۆر وەردەگیرێ بۆ بەنزین بۆ ڕسومان بەنیاز نین کەمیکەنەوە
لە داهاتوو پلانێک هەیە کەم کرێتەوە؟ ببین در جمهوری لە کۆماری ئیسلامیدا بنزین نرخێکی دیاریکراوی هەیە یان حکوومەت پشگیری نرخەکەی دەکات کە لیترێک بە 1500 تومەنە یان ئازادە کە بە 3000 تومەنە. ئەو کەسانەی لە هەرێمی کوردستان یان لە عێراقەوە دێن هەرێمی کوردستان چونکە کارتی سوتەمەنیان نییە بنزینیان بە نرخی ئازاد پێدەفرۆشرێت. خەرجی چارەسەریش لە کۆماری ئیسلامی لەگەڵ وڵاتانی دیکە هەر بۆ بەراوردکردن نابێت. لە ئێران تێچووی دەرمان و چارەسەر زۆر کەمە بە چەشنێکە لە وڵاتانی ئەوروپا و زۆر شوێنی دیکە بۆ چارەسەر دێنە ئێران. پزیشکانیش لە کۆماری ئیسلامی پزیشکانی خاوەن ئەزمون و ناودارن و لە جیهاندا قسەیان بۆ گوتن هەیە هەر بۆیە نەخۆشان لە زۆر شوێنی دیکەوە دێنە ئێران. بە خۆشحاڵیەوە ئەم دەرفەتە بۆ نەخۆشانی هەرێمی کوردستان و عێراقیش ڕەخسێنراوە. شتێکی دیکە کە پێویستە ئاماژەی پێ بدەم کە ئەم گەشتیاری سەلامەتەش 2 ساڵە ڕایی کراوە و شوێنی مانە و چارەسەری بۆ نەخۆشان لە بەرچاو گرتووە و تێچووەکەشی لەلایەن ئۆرگانە بەرپرسەکانەوە دیاری کراوە. ئەم تێچووە دیارە و کەس ناتوانێت بە کەیفی خۆی پارە لە نەخۆشان بسێنێت. ئەگەر کەسێکیش سکاڵای لەم بارەوە هەبێت دەتوانێت پەیوەندی بە کنسولخانەوە بکات. کسی از نوع پرداخت یا هزینه هایی که انجام شده گلگی داشت میتونه مراجعه کنه کنسولی و ما موضوعاتش رو بگیریم. بەڕێ شاکر ئێوە بەڕێوەبەری کاروباری ئێرانن لە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. حەز دەکەم بزانم ئێستا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئێران بە چ شێوەیەکە بە تایبەت لە ڕووی گەشتیاریەوە ینی خەڵکی ئێمە کە دەچێتە وڵاتی ئێران چۆنە دۆخەکە بە چ شێوەک دەبینن؟ بەڵێ بەخێر بن طبیعی پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لەلایەک پەیوەندیەکی دێرینەیە. لە پێش بوونی هەرێمی کوردستانیش ئەو پەیوەندی هەبووە واتە پێش ڕاپەڕین پەیوەندی نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. اینجا دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پەیوەندیە بووەتە پەیوەندیەکی فەرمی. دیارە ئێمە ئاگادارین ینی ڕێژەی هاتوچۆی گەشتیاران بە تایبەت لە هەرێمی کوردستانەوە کە دەچێتە ئێران و هاتنی هەندێک کرێکاری ئێرانش کە دێنە کوردستان کەمتر ئەوان بە مەبەستی گەشتیاری دێنە کوردستان دیارە ڕۆژ بە دوای ڕۆژ ژمارەکانیان جیاواز دەبێت. بەڵام لەم لا و لەولا هەندێک ڕووداوی نەخوازرا و جێبیست دەبین. من بۆ خۆم لە حاجێمەرانەوە مقابلەی چەند کەسێکم کردووە خەڵکێک دەڵێ ئیستیغلال دەکرێن پارەی زۆرمان لە نەخۆشخانە لێ وەردەگیرەوە هەندێک کەسیش هەر تووشی ئەشکەنجە و گرف بووە. ئێوە چەند ئاگاداری ئەم کەیسانە؟ ڕاستە هەندێک نمونە هەبووە مەسەلەی ئیستیغلالکردن هەبووە بە تایبەتی ئەوانەی کە بۆ چارەسەری دەچن ئەوانەی کە نەخۆشن. هەندێک گرفتی تریش هەبووە خەڵک هەیە ڕفێنراوە بەڵێ تعزیب دراوە ئەوە دیسان تەسەڕفی شخصی بووە لەن هەندێ باندی تاوانکارەوە بووە کە ئاخر نمونە چەند مانگێک لەمەوبەر بووە 2 نەفەر لە سنووری پارێزگای ئازەربایجانی ڕۆژاوە ڕفێنران. خەڵکی هەرێمی کوردستان؟ بەڵێ خەڵکی هەرێمی کوردستان بوون 2 کەس بوون. ئەوە تەدەخولتان کرد؟ بەڵێ یەکیان دانیشتۆی هەولێر بوو ئەوی تر دانیشتۆی سلێمانی بوو. ئێمە متابعەمان کرد بە دوواداچوونمان کرد و لەگەڵ پەیوەندیمان لەگە کۆنسولخانەی کۆماری ئیسلامیەوە گرت لەگەڵیان دانیشتین و یەک لەو کەسانەمان پەیدا کرد لە دوایەوەی کە لەگەڵیان دانیشتین ناردنمان بۆ کۆنسولخانەی ئێران. تەبی لەوێش لەگەڵیان دانیشتن و خۆشبەختانە هەرزوو 2 کەسیان دەستگیر کردن. باشە کەوایە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی سەلامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کۆماری ئیسلامی ئێران دەگرێتە؟ بەڵێ دەگری ناستۆ و داواش لە خەڵک دەکەین کە تووشی گیر و گرفت بوون پەیوەندیمان پێوە بکەن. یعنی پەیوەندی بە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم بەشی ئێران. بەڵێ بەڕێوەبەرایەتی کاروباری ئێران
سەر بە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر بکەن هەر کێشەیەکیان هەبوو غەدرێک بوو شتێک پەیوەندی هەر کێشەیەک هەبوو پەیوەندیمان پێوە بکەن و ئەو نمونەی دوا نمونەش زۆر بەباشی بەدواداچوونمان بۆ کردوون هەتا ئێستا هەمویان دەستگیر کراون کە 5 کەس. کوردستان ماڵی هەموو کەسێکی غەریبە ئەگەر ئەمە دروشمێک بێ و خەڵک بەکاری بهێنی و پەیڕەوی بکە بەڵام زۆر جار ئەو کاتێک خەڵکی کوردستان دەچێتە وڵاتێکی دەوروبەر یعنی هەمان پێشوازی لێ ناکرێت بۆیە ئەوەی کە جێی دڵخۆشیە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەشی ئێران دەڵێ هەر هاوڵاتێک کە دەچێتە ئێران ڕوبەڕووی گرفت بوویەوە خوا نەخواستە دەتوانێت سەردانمان بکات و بە دوواداچوون بۆ کێشەکەی ئەو بکەین و ئەو کەسانش کە غەدریان لێ دەکەن بیدەین بە دادگا تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە هەمیشە سەلامەت بن و خۆشگوزەران بن.